تا ئێستا سنتەری شاری شنگال بە تەواوی لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ نەکراوە. ئەمیش دوای ئەوەی کە ڕۆژانە ڕوبەڕووبوونەوە و هێرش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لەو شارە ڕوو ئەدات. گەر بڕوانین لە دوای زیاتر لە 7 مانگ لە 3 ئابی 2014 شاری شنگال و یاخود باڵێن قەزای شنگال بە شێوەی گشتیتر لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کرا، بەڵام دوای نزیکەی 4 مانگ لە 21 دوانزەی 2014 بەشێک لە شار و شارۆچکەکانی قەزای شنگال لەلایەن هێزی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ کرا، بەڵام تا ئێستا لە سنتەری شاری شنگال بە تەواوی ڕزگار نەکراوە. ئەمانی هەندێک چاودێران پێیان وە بۆ چەند هۆکارێکی ئەگەڕێنەوە. ئەگەر بچینە سەر هۆکارەکان زیاتر 2 هۆکاری زەق دەبینرێت. ئەویش پێویستە بەوەی ئەگەر شاری مووسڵ ڕزگار نەکرێت لە دەستی چەکدارانی داعش، مەترسی هەر لەسەر شارۆچکەی باڵین شاری شنگال سنتەری شاری شنگال دەمێنێ، هاوکات قەزای تەلعفەر کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری شنگالەوە تا ئێستا لە دەستی چەکدارانی داعشدایە. ئەمەش بۆ خۆی مەترسی دروست دەکات ئەگەر ئەم ناوچانە ڕزگار نەکرێت. بەشێکی دیکە لە هۆکارەکانی ئەوەیە کە ناکۆکوی جیاوازی هێزە کوردەکانە لەو ناوچەیە کە چەندین جۆر هێزی کوردی تێدایە. ئەگەر بچینە سەر هێزە کوردەکان لەو ناوچەیە لە شنگال خاستەن بە تایبەتی لە شنگال جۆرەها هێزی کوردی تێدا، هێزی پێشمەرگەی کوردستان وەک هێزی سەرەکی لەو ناوچەیە، هاوکات هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان، بەشێک لە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، هاوکات یەکێک لە هێزە سەرەکیەکانی دیکە هێزەکانی یەپەگە و پەکەکەیە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئێزیدی لە ناو ڕیزەکانیدان. ئەمە بۆ خۆی جۆرێ لە ناکۆکی دروست کردو یاخود یەکبەرەی پێوە نابینرێ لەو ناوچەیە. ئەگەر بچینە سەر قەزای شنگال، قەزای شنگال لە وەکو قەزاکە لە کۆمەڵی شار و شارۆچکە و گوند لەگەڵ ناحیەکانی ناحیە سنوونێ لە باکوورەوە و ناحیە قەیرەوان دەکەوێتە باشووری شاری شنگال خۆیەوە. شنگالیش دەکەوێتە دامێنی چیای با بڵین شنگال و دەکەوێتە ڕۆژ ئاوای تەلعفەرەوە، قەزای تەلعفەر. ئەگەر ئاماژە بەوە بکەین کە ژماری دانیشتوانی شنگال خۆی شاری شنگال زیاتر لە 140,000 کەسی تێدا دەژی سنتەری شارەکە، بەڵام قەزای شنگال بە شار و شارۆچکە و ناحیەکانی دەوروبەری زیاتر لە 320,000 کەسی تێدا دەژی کە زۆرینەیان ئێزیدین و کوردی ئێزیدین و سەبارەت بە ڕووبەری قەزاکە دیارە زیاتر لە 3180 کیلۆمەتر دووجایە ڕووبەری کۆی قەزای با بڵین شنگال بە ناحیەکانی 3188 کیلۆمەتر دووجایە دیارە بە قەزای شنگال بە تەواوی شار و شارۆچکەکانیەوە. ئەگەر ئێمە قسە لەسەر ڕۆژ ئاوای دیجلەکەین کە خاکێکی کوردستانیە و دەچێتە چوارچێوەی مادەی 140ەوە لە ڕۆژ ئاوای دیجلە و دیارە سەر بە پارێزگای نینەوەیە. ڕووبەری ئەو قەزای یاخود قەزاکە با بڵین ڕۆژ ئاوای دیجلە لە قەزای تەلعفەر و قەزای شنگال پێک دێت و قەزای شنگال دیارە لە هەردوو ناحیەی سنوونێ و قەیرەوان و قەزای تەلعفەر لە ناحیەکانی عیازیە و زومار و ڕەبیعە پێک دێت. ئەگەر بچینە سەر با بڵین ڕووبەری قەزاکە کە زیاتر با بڵین لە 5 ناحیە پێکاتووە ڕۆژ ئاوای دیجلە و ڕووبەرەکەی زیاتر لە 7,000 کیلۆمەترە بە هەردوو قەزاکە و تەواوی ئەو سنوورە و دانیشتوانەکەی بە هەردوو قەزاکە و تەواوی دانیشتوانی ناوچەکە تەواوی ناحیەکان و گوندە و شار و شارۆچکەکان زیاتر لە 720,000 کەسی تێدا دەژی لەو ناوچەیە و ژمارەیەکی زۆری گوند و شار و شارۆچکەی دیکەشەیە و زیاتر لە نزیکەی 260 گوند یاخود با بڵێن نزیکی 300 گوند لەو ناوچەیە کە بەشێکی تعریب کراوە. ئەگەر بچینە سەر ڕووبەری ئازادکراو لەو ناوچەیە لە قەزای دیارە هەردوو قەزای شنگال و تەلعفەر و ناحیەکان لەو ناوچەیە. ڕووبەری ئازادکراو لەو ناوچەیە تا ئێستا سنتەری قەزای تەلعفەر با بڵین کۆنتڕۆڵ نەکراوە لایەن هێزی پێشمەرگە، لەگەڵ سنتەری تەواوەتی قەزای شنگالیش کۆنتڕۆڵ نەکراوە و ناحیەکان لە قەزای تەلعفەر ناحیەکانی زومار و ڕەبیعە کۆنتڕۆڵ کراوە، بەڵام تا ئێستا ناحیەی عیازیە کۆنتڕۆڵ نەکراوە لایەن هێزی پێشمەرگە. کۆمەڵگە و شار و شارۆچکە لەگەڵ ناحیەی سنوونێ لە قەزای شنگال کۆنتڕۆڵ کراوە لەلایەن هێزی پێشمەرگە، بەڵام تا ئێستا ناحیەی قەیرەوان کۆنتڕۆڵ نەکراوە. ئەگەر بچینە سەر ڕووبەری تەواوەتی ئەو ناوچەیە کە کۆنتڕۆڵ کراوە لەلایەن هێزی پێشمەرگە لە ڕۆژ ئاوای دیجلە کە سەر بە پارێزگای نینەوەیە، ڕووبەری خاکی کۆنتڕۆڵ کراو لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان و لەو ناوچەیە زیاترە لە 4500 کیلۆمەتر
بە قەزاکانی تەلەعفەر و شنگال و ناحەکانی دەوروبەری کە خاکی کوردستانی لە چوارچێوەی مادەی 140 کە خۆی زیاتر لە 7000 کیلۆمەترە، نزیکەی 4500 کیلۆمەتری ڕزگار کراوە کە دەکاتە لە سەدا نزیکەی لە سەدا 60 خاکی کوردستانی ڕۆژئاوای دیزلە کۆنتترۆل کراوە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە کە نزیکەی لە سەدا 40 خاکی کوردستانی لەو ناوچەیە تا ئێستا کۆنتترۆل نەکراوە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە.